بەیانێک دەرچووە ئێستا ئێمە و یەکێتی هاودەنگین لەگەڵ هێزە کوردستانیەکان کە ئەو بریارەی فراکسیۆنەکانی ئێمە لە بەغدا پەیڕەویان کردووە ئێمە وەفدێک ئەنێرین بۆ بەغداش بۆ ئەوەی لەگەڵ پێکهاتەی عێراق و حکوومەتەکەی لەسەر شەراکەتی ئێمە قسە بکەینەوە لە پاڵ ئەوەدا باسی ئەوەش دەگەینەوە کە ئێمە لە محەسلەی نهایی ئەبێ یان شەریک دەبین یان ریفراندۆم دەکەینەوە باسی وەزعێکی تر پێکەوە ژیانێکی تر دەکەینەوە لەگەل عێراق ئەو شاندە نێزیکترین کادۆڕاتەوە یەکێتی تەسەورەکەم لە کارگەری مەکتەبی سیاسی ئێمەش لە مەکتەبی سیاسی دەبێت لە ئەحزبەکانی تریش ئێمە کۆبوونەوەیکی ترەکەین وەفدەکە پێک دێنینەوە هەمومان کۆکین هەمومان متتەفقین ئەنجامی بەڵام لەسەر وەختەکەی باس دەکەینەوە چون ریفراندۆم خاڵەکە لە بەیانەکەش دەهاتووە ئێمە حەزەکەین برادرانی گۆڕانجی لەگەلدا بن ئەوانش خەڵکی ئەم وڵاتن بەێ لەگەڵ گۆڕان کۆبنەوە لەسەر تەوەرانەیە کە چنە بەغدا ئێوە لە بەغدا خوشکێکی گۆڕان وابزانم ئیجرعاتیان بەرامبەر وەرگرت کە چوویتەوە لەگەل ئەوانەی یاعتسامیان کردووە لە ناو پەرلەماندا بە بێ سیاسەتی گۆڕان بە پێ معلوماتی ئێمە بە بێ سیاسەتی گۆڕان ئەوە نییە چوو سیاسەتی گۆڕانیش ئەوەیە کە ئێمە کورد یەکدەنگ بین چوو هەند کەم لە ئێمە لە یەکدەنگێکی خۆمان پراوێز بکەینەوە قازانج ناکەینەوە مەسای برادەرێک یان خوشکێک لەوێ نەبیستمە خۆیان کاندید دەکەن بۆ جێگیری سەرۆکی پەرلەمان لەو پەرلەمانێکی ئەتسامیان کردووە جارێک کۆبوونەوەکە و ئەم هەڵای عێراق سەر ناگرێت بەو شێوەیە سەر ناگرێتەوە و ئێمە لەگەل ئەوە نین نە هەڵاکە نە ئینقلابەکە نێمە چاوەڕێی وەڵام لە کەس ناکەینەوە ئێمە جارێک قسەمان نەکرێت تا چاوەڕێی وەڵامکەن بەڵام ئەبێ ئەمڕۆنە سوبینێ ئەبێ ئێمە ئەو وەوزوعە لەگەل ئەوانەی پەیوەندیدارن ئەو وڵاتانەی کە کوردستانیان دابش کردووە جارێ ئێمە حەقمان بە عێراق هەیە لەگەل برادرانی عێراق ئەوجا لەگەل ئەوان قسە دەکەینەوە و پێیانژی دەڵێن ئەگەر شریکێکی باش نابین با دراوسەیەکی باش بین دێ خدا حافیزتان